لا نەخۆشخانەی ئازادیم وەفدێکی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمڕۆ هاتوون سەردانی بریندارانی شەوی ڕابردوو دەکەن کە لە خۆپیشاندانەکەدا بریندار بوونە ئەمڕۆ وەفدەکە هاتوون لێرە و بەڵێنی هەموو هاوکاریەکیان بە کەسانی بریندار و بە خانەوادەکانیان داوە بۆ زانیاری دەمێت بچمە لای کاکجەنجی. کاکجەنجی سڵاوت لێبێ ئامانجی سەردانەکەتان ئەمڕۆ بێت. وڵا ئامانجی سەردانەکمانەوەی ئێمە بێن بریندارەکانی ئێرە بەسەرکەینەوە دیارە سێ بریندار هاتووت ئێرەوان تر لەخوا بەزارباری دەمدروستیان زۆر باش بووە ئەوەی ماوەتەوە کاک محەممەد عەدنانە ئەوش مەراحلی خەتەریوانی تێپەڕانەوە لەگەڵ دکتۆر بەڵێن و کاغەسەروان سەردانیمان کردووەوان دوای چەند کاژمێرێکەیە بەنەو تابقی پێنج و خەتوری تێپەڕانەوە لەخوا بەزار بێ. لێرە هاتون تا چەند هاوکاریان دەبن بۆەوەی کە هەر پێویستیەکان هەبێ لەسەر هێڵبن لەگەڵیانە. ئێمە لەگەڵ هەموو بریندارەکان لەسەر هێڵبوونە لەگەڵ ماڵە شەهیدەکان لەگەڵ هەمویانە ئێمە خۆمان بە خزمەتکاریم خەڵکە ئازانین بۆیە ئێرەشین و هەروەها دکتۆر بەڵێن و ئەم برادرانەی کە لێرەشن لە ئێرە کە کوڕی ئەم شارن و کوڕی ئەم کەرکووکەن دیارە لە ئێمە زیاتر پەروەشن و هەمیان کە بینیمان لە دیاریانن و لە خزمەتیانیانی خۆشحاڵ بین و سوپاسی هاوکاری دکتۆر بەڵێن و کە سەرخۆم برادرانەی عێراقیین و کادرە تووبیەکانەکەن سوپاسیانەکەن. خۆش زۆر سپاس کاکجەنجی بەڵێ دیارە ئەوەی کا هەبوو ئەمە وتەی ئەو وەفدەبوون کە ئەمڕۆ هاتوون سەردانی نەخۆشخانەی ئازادیان کردووە وە خۆیان دەڵێن بەڵێنی هەموو هاوکاریەکیان پێداون بۆەوەی کە بتوانن هاوکاریان بن و ئەوەشی کا هەیە لێرە لەلایەن کارمەندانی نەخۆشخانەی ئازادیەوە سەرجەم خزمەت گوزاریەکان بۆ ئەو بریندارانە کراوە کە هاتوونەتە ئێرە ئەوەی کە هەیە تاوکی ئێستا تەنها بریندارێک هەیە لێرە ماوەتەوە و بڕیارە دوای چارەسەرکردنا پێویستەکان بۆی ئەویش دەچێتە یەکێک لە تابوقەکان و دواتر دکتۆر بۆی هیوای سەلامەتی بۆ هەموو بریندارەکان دەست خۆشەڵە و سوپاس کە ڕاستەوخۆ لەگەڵمان بووی.